چۆن دەبیتە کەسایەتێکی بەناوبانگ لە سوشل میدیا و لە هەمان کاتدا ڕێزت بەرامبەر بگیرێت. چۆن نابیە کەسێکەوە لە سوشل میدیا با بەناوبانگ بی، بەڵام لە هەمان کاتدا ڕێزت بەرامبەر نیشان نەدرێت یاخود گاڵتت پێ بکرێت. چۆن لێکی زیاکەینەوە و چۆن تۆ بیا کەسایەتی داهاتووی سوشل میدیای کوردی خەڵک ڕێزت بگرێ و فۆلۆوەرزێکی زۆر کۆکەیتەوە. خۆشەویستانم بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ لە چناڵی یوتیوبی ژیر وەروە پیجی فەرمی ژیر لەگەڵتانم لە فەیسبوک وەروەها لە یوتیوب. سوپاس دەکەم ئەگەر دوگمێ لایک دابگری بۆ بڵاوکردنەوەی ڤیدیۆی زیاتری لەو شێوازە کە باسی کەسایەتی مرۆڤ دەکەین لەناو سوشل میدیای نوێ یاخود میدیای نوێی جیهانی. خۆشەویستانم ئەو ڤیدیۆیە تەنیا بۆ چوونی خۆمە و من ئەو ئەزموونەی کە چەند ساڵە بڕیومە لەناو سوشل میدیا، ئەو شتانەی کە لی فێر بووم، ئەو شتانەی هەڵە بووم کە هەڵەکانی خۆم چا کردیتەوە، چ فێر بووم، چ هەڵەیەکم کرد، هەمووتان بە ئاسانی و بەچەند خوتوەیەک و بە کورتی پێدەڵێم ئینشاءالله. هیوادارم سوودی وەربگرن و ئێوەش لە ژیانی ئاسایی خۆتان دووبارەی بکەنەوە. سەرەتا ئەستێرەی ناو سوشل میدیا دەبیت لێکی جیاکەوە لەگەڵ ئەستێرەیەکی وەکو هونەرمەندێکی گۆرانی بێژ، میوزیکژن، ئەکتەرێک یاخود بە جۆرە جۆرەکان پەیوەندی بە هونەرەوە هەیە یاخود پەیوەندی بە سیاسەتەوە هەیە. ئەو دوشتە تۆزێک لێک زیانە. کەسایەتی سوشل میدیا کەسەکەکەوە لەوانەیە مەرج نییە زۆرترین زانیاری بگواستەوە، بەڵکو وەکو کەسایەتێکە کە خەڵک سەیری دەکات دەیەوێت لە هەسایی بکاتەوە. کەسێکە کە ئینتەرتەینمنت بەرهەمدێنی و بابەتی تەرفیهی بڵاو دەکاتەوە، کاتێکی سوودبەخش لەگەڵ بینەرەکانی خۆی بەڕێ دەکات. ئەوە دەبی گۆڵی توبی، ئەوە دەبی ئامانجی توبی، کاتێکی خۆش بۆ بینەرەکانت بۆ هەوادارەکانت تەرخان بکەیت و لە هەمان کاتیشدا سوودیان پێ بگەێنینەوەکو زیان. جیاوازە لەگەڵ هونەرمەند دەبی تۆ میوزیک پێشکەشکەی گۆرانی پێشکەشکەی کاتێکی دیاریکرا و زۆر گۆرانی میوزیک و ستایل تایبەت بە خۆت دەبی هەیە. کەسایەتی سیاسی بە هەمان شێوە پێویستە خیتابێکی سیاسی وتارێکی سیاسی پێشکەش بە بینەر و هەوادار و هەرچی خۆی هەیە فۆلۆوەرزی خۆی هەیە پێشکەش بکەوە بۆ چوونی سیاسی وان لەگەڵ ئیوان بگونجێ. بەڵام ئینتەرتەینمنتی سوشل میدیا یاخود ئینفلوئنس شتێکی تەواو جیاوازە. ئێستا باسی دەکەم. سەرەتا یەکەم هەنگاو بۆ دروستکردنی کەسایەتی خۆت پێویستە جیاواز بیت. بێگومان قسەیەکی زۆر کڵێشەیە، قسەیەکی زۆر دووبارەیە هەمومان دەڵێن پێویستە جیاواز بیت. ئەو قسەیە واتە چی جیاواز بیت؟ تۆ سەرێکی هەموو ئینفلوئنسەرەکانی کوردستان بکە. باسی مۆدێڵەکان ناکەم، کەیفم بە مۆدێڵەکان نایە بەگشتی و حەزشم لە کاری مۆدێڵی نییە و پێم وایە مۆدێڵ لە کوردستان بە شێوازێکی زۆر هەڵەڕۆیشتیە. مارکتینگکردن بە لاشەی مرۆڤ جیایە لەگەڵ کاری مۆدێڵی کە مارکتینگ دەکات لە بۆ جلوبەرێک، نەک مارکتینگکردن بە لاشەی مرۆڤ. ئەوە شتێکی جیایە. ئینفلوئنس مەبەستم ئەو کەسانەیە کە یوتیوبەرەکانی بواری گەیمینگە، بواری تەکنۆلۆژیایە. لۆژی گەیمینگ دەینە سەرەتا لە بەرەوەی خۆم یوتیوبەرێکی گەیمینگ و هەروە فیلمم و بابەت تەکنۆلۆژیش باز دەکەم. بەگشتی ئەو کەسانەی کەوا زانیاری دەبەخشن وەروەها لە هەمان کاتدا فانبیسی خۆیان هەیە. جیاوازبوون دوا دەکەکەوە لەگەڵ کەسێکی دیکە جیاواز بین. من جیاوازم لەگەڵ مامە هەمە، من جیاوازم لەگەڵ مامە زانا، لەگەڵ کاکاکەم، لەگەڵ مامە میر، لەگەڵ هەر هەمویان هەر کەسەمان کەسایەتی تایبەت بخۆمان هەیە جۆرە کۆنتنتێکی جیاواز بڵاو دەکەینەوە. من جیاواز لەگەڵ کەسێکی سیاسی و تەبی تۆش جیاواز لەگەڵ کەسێکی هونەرمەند. جیاوازەکەش چۆن دروست دەکرێت؟ سەرەتا پێویستە شێوازی قسەکردی خۆت بدۆزیتەوە، بزانی چۆن قسە دەکەین، وەروەها لە بیدایەتی قسەکانت چۆن پەیامەکەی خۆت دەردەبڕی و مەبەستت لە پەیامەکان چییە؟ ئایا قسەکردنەکەت بەگشتی پەیامی تۆیە بۆ چوونی تۆیە یاخود گواستنەوەی زانیاری لە لایەنێک مەسەڵەن بوون لە ماڵپەڕێکە لە ڤیدیۆیە کە شتێکە گوێ لێ بۆ بە بینەرانی خۆتی بڵێ تەنیا ئەو بابەتەیە یاخود بۆ چوونی خۆشتی لەسەر دەردەبڕی. ئەگە بتێ ببیە کەسایەتی دەبیت جیاواز بی و بۆ چوونت هەبی. ئێستا لۆ من کاتەکە من هەواڵەکانی ڤیدیۆ گەیم تا پێشکەش دەکەم یاخود خوێندنەوە لە بۆ فیلمێک دەکەم، من تەنیا تاس بێنێت چیرۆکی فیلمەکەتان بە بخوێنە بڵێم فلان کاراکتەر سوە فلان شوێنی فلان شتی بەسەر هات ئەوها بوو ئەوها چوو ئەتی دەڵێ ژیر ئۆکێ فیلمەکەت هەم باس کردم مزدام شای فیلمەکەی بکەم. بەڵام کاتێککە من دەڵێم بە بۆ چوونی من پێم وایە ئەو کاراکتەرە لێکوانە ڕۆڵێکی جوای نەجێڕایە، ئەکتەرەکە لێرە بە خەڵک نەدات، ئەکتەرەکە لێ ڕۆڵێکی زۆر نایە بجێڕایە، شایانی خەڵاتە شایانی خەڵات نییە، نمرەی من ئەوەندەیە کەواتە من بۆ چوونی خۆم لەسەر بابەتە دەردەبڕم و ئەکید بن لەوەی بۆ چوونی هەر یەکێکمان جیاوازە. ئەو کاتی جیاوازی تۆ بەدیار دەکەوێت. خاڵی دیۆ من پێم وایە پێویستە کەسێک بیکەوە تەرفیهیەت ببەخشێت. تەرفیهیەت تەمشە تەرفیهی وشەی تەرفیهی ئینتەرتەینمنت بە کوردەکەی بزەبت نازام دەکاتم داوای لێبوردن دەکەم کوردەکەم زۆر باش نییە. ئینتەرتەینمنت یاخود تەرفیهی واتە تۆ کاتێکی خۆش بۆ بینەرەکانت تەرخان بکەیت. کاتی خۆش مەبەستم ئەوە نیە کە تەنیا ڤیدیۆی کۆمیدی بی یاخود لەناو ڤیدیۆکانی خۆت بابەتێکی کۆمیدی باس بێت یاخود بە شێوازە قسەکان بکەیت میوزیکێک بەکاربێنی جوڵی دەستت دموچاوت نابی سابت بی. من زۆر ڕقم لەو جۆرە ڤیدیۆیان دەبێتەوە کەسێک تەنیا بەو شێوازە قسە دەکات. پێویست ناکەی مەوها بین پێویستە وها بکەین با بلا 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 نەخێر. دەستت بەکاربینە، چاوت بەکاربینە، بجوڵێ، ڕیاکشنت هەبی، کاردانەوەت هەبی، تەرفیهیەت تەرخان بکە. لەگەڵ ڤیدیۆیەکی خۆت وێنە بەکاربینە، میوزیک لە باگراوند بەکاربینە، پێویستە ڤیدیۆیەکی تەرفیهی بە بینەرانی خۆت بڵێ. وە زۆر گرینگە هەم لە فەیسبوک هەم لە یوتیوب کە بڕیارە لە چەند ڤیدیۆ دیکە زیاتر باسی ئەو لایەنە تەکنیکەش دەکەم. سێ چرکەی بیدایەت بینەرەکەی خۆت بگری. بە سێ چرکەی بیدایە بتوانی وا لە بینەرەکە بکەی ڕاوەستی سەری ڤیدیۆەکەت کە تاوکو ئەو ڤیدیۆیە بینەرێکی زیاتر کۆکاتەوە. ئەو تەکنیکە زۆر مهمە بتوانین تەرفیهیەت تەرخان بکەیت. کاتێکی خۆش بە بینەرەکەت و لە هەمان کاتدا لە باگراوند
توش سودی پێ بدەیت کە بێ ئەوەی بینەرەکە هەز بکە کە سوودیشی وەرگرتیە دەبی لایانی وعیەکەی خۆت زیاتر بەهێز بکەی زانیارێکی زۆر بەسەر ڤیدیۆیەکە 10 دقیقە پێویستە بای 20 دقیقە زانیاری لابی 20 دقیقە تۆمار بکەی بیکەیتە 10 دقیقە پێشکەشی بینەر بکەی ئەو 10 دقیقەش کورت پوخت تەرفیهیەت با دیمەنی کۆمدیش تێدابی زۆر ئاساییە با دیمەنی پرایس تێدابی با میوزیش تێدابی با وێنە تێدابی با ڤیدیۆ تێدابی ئەلوانێکی جوان کەڵەرێکی جوان شتێکی سەرنجڕاکێش پێشکەشکە ئێستا ڤیدیۆی من کواڵیتیەکەی ساف نەبایە جوان نەبایە لەوانەیە حەز نەکرد با تەماشا بکەم زۆر جاری واشە گرنگ نییە کواڵیت بەڵام بابەتەکە زۆر گرنگە بۆی پێویستە تەرفیهیەت بە بینەرەکەی خۆت ببەخشی بابەتێکی دیکەشێک کەم سەرەتاوە ئێستا زۆر بە ئەوڕم پێی نییە کە تەسیرێکی گەورە لەسەر کەسایەتی تو بکە بەڵام پێویستە دەگەڕێتەوە سەر ئەوەی کەوە کواڵەتی بەرز پێشکەشی بینەرەکانت بکەیت کواڵەتی بەرز مەبەستم ئەوە نییە کە ڤیدیۆیەکەت کواڵەتی بەرز بی 1080 یاخود 4K بیتن مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە ڤیدیۆیەکە کواڵەتی هەبێ ڤیدیۆیەک بیکەوە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی هەبی ناوڕۆکی تێدا و لە ڕووی مەتریالەوە لە ڕووی نووسینەوە گە نووسینی تێدا دەقی تێدایە یاخود لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی ئایدۆلۆجیەوە لە زۆر بابەتی جیاواز بیرۆکەی تێدابی واتە بیرۆکانیش کواڵەتیان بەرزبی و آخر ئەپدێتی 2022 بلۆن ئێستا لە 2022 تۆ پێویست ناتوانانی ڤیدیۆیەک بکەی لەسەر ئەو زانیارانەی کە لە 2017 بڵاوکرێنەوە ناتوانانی ڤیدیۆ بکەی لەسەر ئەو زانیارانەی لە 2016 بڵاوکرێنەوە مەبەستم لە تاریخ نییە توانشتی تاریخی بژێڕێەوە مثلا ساڵ 2017 ئەوە ڕوویدا ساڵ 1960 ئەوە ڕوویدا من ئەوە ناڵێم مەبەستم لە ستایلی کارکردنە من ناتوانم پۆستێک بکەم بەو شێوازەی کە 2014 لە فەیسبوک پۆستم دەکرد بینەر ئەو شتێک بەدڵ نییە کواڵەتێکی کۆنی هەیە کواڵەتی بەردەوام ئەپدەیت دەبتەوە چۆن ڤیدیۆ وێنە و شتەکانی خۆشت بەردەوام لەو کواڵەتێ دێڵیەوە دەبی ئاگاداربی لەگەڵ نوێترین ئەپدەیت بڕۆیت چکە بەڕاستی سوشەڵ میدیا هەمڕۆژ ئەپدەیت دەبتەوە بۆیە دائیمەن کواڵەتی شتەکانت بەرزبی ئەو وێنانەی دەیگری کواڵەتیان جوانبی هەڵ دە مۆبایلێکی باش بەکاربینی پارەت نەبوو ئاساییە لە شوێنێکی باش ڕووناچی زۆر گرینگە کواڵەتێکی زۆر جوان ڤیدیۆ وێنە تۆمار بکە واتە کامێرە زۆر گرنگ نییە مۆبایل زۆر گرنگ نییە ڕووناچی زۆر گرینگە ئەگەر هیچیانت نەبوو ڕووناچەکە لێ کەم شت ڕووناچەکە پیدا بکە لە بۆ گرتنی وێنە بۆ نمونە بۆ ڤیدیۆش دەنگ زۆر گرینگە بەڕاستی پێویستە دەنگێکی باش تەبی تاوەکو کواڵەتێکی ڤیدیۆیەکە کواڵەتی پێوە دیاربی یەکە کە سەیر دەکە کەسێکی بەناوبانگ بی یاخود کەسێکی ئاسایی بی لێزان بی لێهاتوو بی و کەسێکی ئاسایی بی بزانی ئەو ڤیدیۆیە کواڵەتێکی پێوەیە تاوەکو سەیری بکە بۆیە کواڵەتی لە بۆ کەسایەتی زۆر گرینگە بابەتێکی دیکە دەمێ باسی بکەم بە باسی ئەو بکەین کە کاتێک کە تۆ دەگەیتە 1000 فۆلۆوەرز ئەرسەندە گەیشتن بە 1000 فۆلۆوەرز یاخود 1000 سەبسکرایبەر 1000 لایک لە هەر شوێنێک لە سوشەڵ میدیا ئاسان نییە و خەڵکیش بە ئاسانی تۆ قبول ناکات تۆ کەسێکی کەوا سەرەتا دەست پێکردیە تۆ دەبی خۆت بسەلمێنی لە بۆ فۆلۆوەرزەکانت کە بەڕاستی کەسێکی شانی لایکردنی یاخود سەبسکرایب وەکوتم دەگەڕێتەوە سەرەوەی کە جیاوازبی کاتێک کە تۆ جیاوازی و کواڵەتێکی باشت هەیە فۆلۆوەرز دەبۆ خۆت پیدا دەکەی بەڵام وەکوتم گرینگترین شت لەو بابەتانە دانانی ئەجێندایەک لە بۆ خۆت ئەجێندایەکەی تۆش دەبی چی بێ دەبی ئەوە بیکە بۆچوونی خۆت دەربڕی بە بۆچوونی من تۆ کەسێکی مرۆڤێکی بۆچوونت هەیە تۆ دەتوێت بە خەڵکی بڵێ من ئەو بۆچوونم هەیە لەسەر شتە من زۆر جار لە کاتی فیلم یاریەکان کە شتێکم بەدڵ نەبێت دەڵێم بەدڵم نییە شتێکت بەدڵ نەبوو بڵێ بەدڵم نییە شتێکت بەدڵ بێ بەدڵمە خاوەن کەسایەتی خۆت بە ئەوە جیاوازی تۆ نیشان دەدا وەرە ئەوە دەکات فۆلۆوەرزێکی زیاتر کۆکیەوە لەبەر ڕێی جیاواز هەمومان جیاوازی من جیاوازم تۆ جیاواز ڕێی جیاواز وا دەکات سوشەڵ میدیا دروست بی تۆ خاوەن کەسایەتیەک بی پێویستە بۆچوونەکانت جوان بن وەروە هەم واقعی بن و لە کللتوری خۆمان و دابلەریتی خۆمان دەرنەچی شتێکی دیکە کە دەمێ باس بکەم کە زۆر خەڵک لە سوشەڵ میدیای کوردی بە پێچەوانەوە تێگەیشتیەوە ناوبانگێکیان لە ڕێگەی ئەو پێچەوانە تێگەیشتنی بەدەستی نیە بۆ نەبا باسی ئەو بکەین کە لە سناپچات زۆر کەسایەتی هەیە لەوانەیە ڕێژەی ڤیوەکەیان زۆر لە ئینفلوەنسەرەکانی دیکە ئینفلوەنسەری ڕاستەقینە زیاتر بی لە یوتیوبەرەکان زیاتر بی نابی تەنیا لە بۆ ڤیو کار بکەین تێت دەگەم ڤیو هەموو شتەکە لە بۆ یوتیوبەری لە بۆ کەسانی لە فەیسبوک کار دەکەن یاخود لە سناپچات یان تیکتۆک لە بۆ یعنی زۆربەی کات دەڵێ ڤیو هەموو شتە بەڵام لە هەمان کاتیشدا من دەتوانم ئێستا ڤیدیۆیەک دروست بکەم زیاتر لە 500,000 ڤیو بە ئاسانی کۆکاتەوە لەسەر شتێکی کۆمیدی یا خوشتێکەوە دەزانم بینەر حەزی لە چیە ئەو شتیان نیشان بدەم ئەو شتیان پێ بدەم کە دەیانەوێ بەڵام لە هەمان کاتدا کەسایەتی ملانێ لەکەدار بکە بەرامبەریان و ئەگە کەسایەتی لەکەدار بە سوشەڵ میدیای یەک جارە دەڕوا بە حیاتی ڕاست ناکرێتەوە لەوانەیە من 5 ساڵ 6 ساڵ سوشەڵ میدیا زۆر بە توندی کار دەکەم تاوەکو بتوانیتم بگەینمە ئێرکوانە ئێرە کەمە زۆرە گەلام و گرینگە زۆر حەز دەکەم بێگومان زۆرترین بی حەز دەکەم خاوەن 1 ملیۆن فۆلۆوەرز بم پێویست ناکە ئەند گۆڵەکەت کۆتاییەکەت ئەوە بیکەوە زۆرترین ڤیو بەدەست بینی لەسەر خاتری لەسەر ئەساسی ئەوەی کەوە لەکەدار بی پێویست ناکە لەکەدار بی لەبەرەوەی چەند ساڵ کارت کردبی بە یەک لەحزە هەڵەیەک بکەی هەر هەمووی فی سفر دەبتۆ لە پرسایی فۆلۆوەرزەکانت ئیلا گەر مەگەر هەواداری زۆر فان بیسێکی بەهێزت هەبێ
مەشتر شتی جیاوازیش تاقیکەوە مەسەلا من لە چەندین بوار کار دەکەم من بابەتی تەکنۆلۆژی بڵاو دەکەمەوە بابەتی زانستی بڵاو دەکەمەوە پۆدکاستی زانستیم هەیە بابەت تەکنۆلۆژی بڵاو دەکەمەوە پۆدکاستی فیلمم هەیە ساعت و نیوێک هەفتانە باسی فیلم دەکەم بەرنامە سفرێک ژیرم هەیە باسی ڤیدیۆ گیم دەکەم یاری تاقی دەکەمەوە بەردەوام ڤیدیۆ نوێ و کۆنتنتی نوێ پێشکەشی بینەر و هەوادارەکانی ژیر دەکەم لەناو سوشەڵ میدیا من کەسایەتێکم بۆ خۆم دروست کردو نمونە کەسایەتێکم بۆ خۆم دروست کردو بە ناوی ژیر کە بابەتی تەرفیهی بڵاو دەکاتەوە و زانیاری دەبەخشی لە هەمان کاتدا بۆ چوونی خۆشمەستە شتانە بڵاو دەکەمەوە ئەو کەسانێکەوە پێیان وایە ژیر شتێک دەزانی فۆڵۆوی ژیریان کردیە من ناڵم تۆ لاسایی ژیری بکەوە مەبەستەکەی من ئەوەیە لەبەر خاتری ئەوەی زانیاری پێ و بۆ چوونی هەیە لێ فۆڵۆی ژیریان کردێت نەک لەبەرەوەی ژیر چاوی جوانە چاوی شینە کەسێکی قۆزە نازام لەبەر شتانە نییە شتانە ئەگە لەبەر شتانەش بی هەڵەیە بەڵکو تەنیا لەبەر خاتری ئەوەی کەوا ژیر شتێکی پێ دەوێ بیگەێنی و من دەمێ بۆ چوونی ئەو وەربگرم لەبەر خاتری ئەو شتەی فۆڵۆی ژیر دەکەن چۆن دەگەی حەدەش پێویستە زۆر کار با 100 ڤیدیۆی بڵاوکەیەوە 100 ڤیدیو تێپەڕ نەدا زۆر ئاساییە من سەرتاکان لە بیرمە بە حەزرەت بم بگاتە 1000 ڤیدیۆی دەیان مثلا جەماعەتی یوتیوب دەزانن لە ماوەی 2 ساڵ 3 ساڵ هیچ ڤیدیۆیەک نەدەگەیشتە 1000 ڤیوش بەڵام هەم کۆنتنتم بڵاو دەکردەوە تا ڕۆژێ لە ڕۆژان گوتم بەسە پێویستە خۆم ئەپدەیت بکەمەوە ستایلەکەم گۆڕی خۆم بە دەرخست شتەکان بە تەواوەتی سەر تاپای گۆڕا و ئێستا الحەمدولillah سواز بەخوای گەورە سواز بۆ ئێوە بینیش ئێستا لە ئاستێکی باش داین شتێکی دیکە پێم وایە کە لەو شتانێکەوە کەسایەتی لە بۆ سوشەڵ میدیای دروست دەکەی ئەویش لە ڕێگەی مارکتینگە ڕکلامکردن بۆ خۆت بەڵام چۆن ڕکلام لە بۆ خۆت دەکەیت تۆ پێویستە دەستێکی مۆنتاژت هەبی دەستێکی دیزاینیشت دەبی هەبی یاخود دەستێکی دەستکاریکردنی وێنەت هەبی ئەو دوشتە زۆ گرینگە بەلایانی کەمەوە مۆبایلەکەت دەبی تۆزێک باش بی توانێت ئیدیتی هەبی توانێت دەستکاریکردنی وێنەی هەبی مەسەڵەن من ناڵم بڕۆ بە عەلی باپیرش شت بکەیت کە پێت داکرێت پێویستە مۆبایلەکە تۆزێک باش بی ئەگە دەتێت بیا ئەستێریی سوشەڵ میدیا یاخود بیا کەسایەتێکی بەناوبانگە سوشەڵ میدیا یانیش پێویستە لاپتۆپێک ئایپادێک تابلێتێک شتێکت لابێ بتوانانی ئاسانتر کارەکانی خۆت بکەیت دوایین شت کە باسی دەکەم لە بۆ کەسایەتی ناو سوشەڵ میدیای زۆر گرینگە دروستی بکەین دروستکردنی بەردەوامیەکە لە ناو دنیایەکی خۆت ئەلۆ فۆلۆوەرزەکانت بەردەوامیەکە کەوا ئەگەر تۆ هەفتانە 3 ڤیدیۆ کەمتر بڵاو ناکەیەوە پێویستە 3 ڤیدیۆ کەمتر بڵاو نەکەیەوە ئاساییە من هەمەسەرەن 2 هەفتەی پێشێستا 1 هەفتە 1 ڤیدیۆم نەبوو ئاساییە جارجارە شتان ڕوودە ژیانە و هەمومان مرۆڤین لەوانە پێمان نەکرێت بەڵام زۆر گرینگە بەردەوام بی ئەگەر بەرنامەیەکت لە پلانە کە هەفتانە پێشکەشیکەی پێویستە بڵاویکەوە ئەگەر ڤیدیۆیەک تێ جۆرە ڤیدیۆیەک تێ هەفتانە بڵاوی دەکەوە پێویستە بڵاویکەوە ئەگەر جۆرە وێنەیەکە کە ماوە دەیگری و بڵاوی دەکەوە پێویستە بڵاویکەوە ئەگەر لایڤ ستریمت هەیە پێویستە بیکەی هیچ شتێکی ناوژیانی خۆت مینە ئاستی ئەو حەز و ئارەزوی کە تێ لە سوشەڵ میدیا بەناوبانگ بی بێگومان بەڵام لە هەمان کاتیشدا پێویستە گرنگێکی زۆری پێ بدەیت و قەنەعەتت بە کارەکە بی و کارەکەت خۆش بێ و هەوڵش بدەیت زۆرترین فۆلۆوەرز لە هەموو شوێنە کۆکەوە و زۆر گرنگیشە هاوڕێ بەڕاستی مەسەن یوتیوبەرێک دەناسی کەسێک دەناسی ڕکلامێکت بۆ بکە لەولایە هاوڕێک تێ فۆلۆوەرزێکی زۆرە پێ بدەیت ڕکلامێک لە بۆ بکە لەبەرەوەی ڕاستە جاری وایە مەسەلەن دڵێن بە ئاسانی 2-3 فۆلۆوەرز دەتوانێت ئەو بۆ شێوازە کۆکەوە بەڵام زۆر گرنگە شتە لە بۆ سەرەتاکان منشنت کەن لە شوێنان بەو شێوازە فۆلۆوەرزێکی بیس کۆ دەکەیەوە ئەگەر بابەتی جوانیان پێشکەشکەی ئەوانە دەبنە هەواداری توش و بەردەوام سەیری بابەتەکانت دەکەن ئاسایی قسە لەسەر هەموو شتێک بکەیت بەڵام لە هەمان کات دەڕێزە دابوونەریت و ئاین و کلتورەکەت بگرە لی دەرمەچوو و لە سوشەڵ میدیا تێبگە بزان شتێک قبول دەکرێت لەلایەن خەڵکەوە ئەو شتە بکە ڕاستە زۆر جار هەیە دەڵێن شتێک بکەکەوە خەڵک بەڵدی نییە بەناوبانگ دەبێت بەڵام لە هەمان کاتدا پێچوانە یەک لە خاڵەکانی ئەویشتیە لەکەداربوونی خۆتە خۆت لەکەدار بکە هەوڵ خەڵک تۆی خۆش بووە خۆشەویستی خەڵک بەدەست بینی یەکجارێک جاگرینگە بەڵام لە هەمان کاتیدا نابی کەسێکی ژێر بی ینی خەڵک گوتی ئەو شتە غەڵەتە تۆ پێت باشەکە بکە بەڵام بڵێ لەگەڵ ڕێزم ئەو بۆ چونی لەسەر بابەتەکەی ئۆکێ ئەو شتەش ئاساییە بەڵام وەکوتم هەوڵ دە خەڵک توی خۆش بێ و جیاواز بە و خۆت لەکەدار مەکە و هەوڵ دە تۆزە لە تەکنۆلۆژیا شارەزابی و لەگەڵ سوشەڵ میدیا خۆت ئەپدەیتکەوە ئەکید بە ناوبانگێک بەدەست دێنی لەسەر هەر بابەتێک ئەو بابەتانێک ئەو قسانێکە کردم لەسەر هەر بابەتێک جێبەجێ دەکرێت ئەتێ بیا هەر شتێک ئەو شتانە لەسەر جێبەجێ دەکرێت ئینشاءالله هیوادارم ڤیدیۆیەکە سوودی هەبوو و ئینشاءالله ئەو ڤیدیۆ دەبێتە زنجیرە چەندین بابەت جیاواز باز دەکەم باسیەوەی دەکەم چۆن دەبیتە یوتیوبەر چۆن لە فەیسبوک کار دەکەی چۆن تیکتۆک بەکاردێنی یاخود شتی جوانتر لێ بڵاو دەکەیەوە چۆن لە سناپچات نازام چی هەموو ڤیدیۆ جیاوازیانە سە دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە دوگمەی لایک سبسکرایب فۆلۆی پێیجی تکایە لەبیر مەکەن خواتان لەگەڵ